بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشویستانم، زۆر چمکی فکری هەیە، زۆر بابەتی فکری هەیە لە گەنجی موسڵمانە، لە خەڵکی موسڵمانە پێویستی بە چاکسازی و چاکردنەوە هەیە. ئێمە کە لاو بووین قاعدەیەکی ئوسولی فقهیان زوو پێ ئەوتین و لەبەرمان ئەکرد لە نەوەتەکانە کە بریتی بوو لەوەی ئەلغایەت لا تبەڕ الوەسیلە، مەبەستە هەر شتێک هەبێت تەنان مەبەستە ئەگرگەیان دینی خۆش بێ، ڕێگاکانە بۆ دروست ناکە، ئیلا ئەبێ ڕێگاکانە دروست بێ، مەبەستیشە دروست بێ، اینجا ئەتوانی کار بکەیت. ئەمە تقریبا بابەتێکی ئوسولیە لە ئوسولی فقه تەواجودی هەیە و زۆر کەس لە با بڵێن گەنج و شەبابی موسڵمان لەوە ئەچێ ئەم فکرە کە بە کولی وەریگرت، چونکە ئێمە لە گەنجیە تەنها ڕەش و سپیمان ئەبینی، قەت بڕوامان بە ڕەساسی نەبوو. ئەمانەوت یا ئەبێ ئەم سەربێ یا ئەو سەربێ، هیچ مەجالێکی تیان نییە. بەڵام کاتێک کە سەیری شەریعەتەکەی ئەم بابەتی ئەلغایەت لا تبەڕ الوەسیلە، هەدەفەکان هەر شتێک هەبێ ڕێگاکانە بۆ دروست ناکات، ئەمە بەم کەیفیەتە مطلقە نییە، ڕاستە لە زۆرینەیە بەم شێوازەیە. ئەمڕۆ حەزەکەم لە خزمەتانە ئەم بابەتە بە وردی پێکەوە باسکەین کە نەبەو شێوازە ڕەهاییەی کە میکاڤیلی ئەڵێت ئەلغایەت تبەڕ الوەسائل، مەبەستە مادام شتێک بێ هەرچی ڕێگایە هەر هەموو بۆ تۆ دروستە، نەبەو شێوازەی ئێمەش کە بڵێن ئەلغایەت لا تبەڕ الوەسیلە، بە هیچ شێوازە هیچ ڕێگایەکەت بۆ نییە، هیچ هەنگاوێکت بۆ نەبینەی مەهماکان مەبەستەکەت باش بێ ئیلا ئەبێ ڕێگاکەشت ڕێگای تەواو. عزی کوڕی عەبدولسەلام ئەفەرمێ شەریعەت هەر هەمووی مەصالحە، ئیما دەرء مەفاسد ئەو جەلب مەصالح. ئەفەرمێ هەر هەمووی بریتیە لە مەصلحەت دین، یان ئەوە تا کۆمەڵی خراپە لە خەڵکی موسڵمان لا ئەدەی، یا کۆمەڵی مەصالحیان بۆ ئێهێنی. ئیبن تەیمیە ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ شەریعەت مەبنا و ئەساسەکەی هەر هەمووی بریتیە لەسەر حکەم و حکمەتەکانی خوا و مەصالحی عەبدەکان، سەیری ئەمە ئەکرێ، چ لە دنیانە چ لە ئاخرەتیانە. اینجا ئەمەش هەمووی عەدالەت و ڕەحمەتە و هەمووشی مەصالحە. دینی خوا جەل جەلالوهو پڕە لە مەصلحات. ئێمە ئەبێ لە شتێک حاڵی بین لە فقهی ئیسلامیە، ئەویش ئەوەیە هەمیشە ئەگەر دوو مەصلحەت هاتە بەردەمم، مەصلحەتێکیان زۆرتر شتی بۆ ڕائەکێشام، دانێکیان کەمتر، ئەویان کە زۆرتر شتم بۆ ڕائەکێشی ئەویان قبوڵەکەم. ئەگەر دوو مەفسەدەش هاتن کامیان زەرەکەی کەمتر، ئەویان قبوڵەکەم. ئەمانە هەموو یاسای ئوسولی فقهن والضروريات تبيح المحظورات. ئێمە هەمومان ئەزانین شتە زەروریەتەکان کە بۆ حاجەی ئینسانە و نەفەسی ئینسانە و ژیان بەبێ ئەوانە ناڕوە، هەرچی ڕێگا یاساغ و نەبووەکانە هەمووی ئەکاتەوە. بەنمونە کەسێک خەریکە ئەمرێت، خەریکە کۆتایی پێیە، ئەو کەسێک کە خەریکە ئەمرێت و کۆتایی پێیە ئەبێ ئاگای لێبێ لە خوا جەل جەلالوهو خواردنی مردارەوە بوو، خواردنی بەراز، خواردنی سەگ، ئەمانە هەموو حرامە، ئەمە ڕێگایەکی حرامە. بەڵام لەورەی هەدەفێک هەیە بریتیە لە پاراستنی نەفسی ئینسانێک، شەریعەت ڕێگا ئەدا لە یەکێک لە کاتەکانە ئەم دەرگایە ئەکاتەوە کە بۆ ئەم ئینسانەی لە برسان نەمرێ، بۆی هەیە بە ئەندازی ئەوەی کە نەمرێ لوقمەیەک لە گۆشتی بەرازێک بێ یا سەگێک بێ یا مردارەوە بوورێک بێ بخواتەوەکو ژیانی خۆی مسوەگەرکە، یان خەریکە لە تونیا ئەخنکێ، شەریعەت ڕێگەی بۆ ئەکاتەوە کە قومێک عارق ئەخواتەوەکو نەخنکێ. ئەمەی کە عەرزتان ئەەکەم، ئەمە کۆمەڵی بابەتی فقهین، یان هەندێک جار ئینسان لەوە چێ ڕۆحی بفەوتێ، ئەوەندە ئیکراهێکی قورس لەسەری بێ، زۆری لێ بکەن، حتا لە شەریعەتە باسەکە مەسەلەن کابرا ئەگەر هاتنە سەرسەری وتیان خێزانە تەلاق نەدەی بەنمونە ئەتکوژین، ئەگەر خێزانی تەلاقدا تەلاقی ناکەوێت لە شەریعەتە، لەفزەکەش ئەڵێ، لەفزەکە ئیلغا ئەبێتەوە، مولغاتە. حتا مەسەلەی کوفر و ئیمان، إلا من أكره وقلبه مطمئن بالإيمان. إنسان يعني
ئەگەر زۆریان لێکرد کە کوفر کا بەخوا جەل جەلالوه کردی و بەڵام دڵی مطمئن بوو کوفرەکەی زمانی لەسەر قبول ناکرێت لەسەر نانووسرێ. هەمیشە کۆمەڵی قەواعیدمان هەیە بێ لە پێش چاومان بێ احتیمال و ئەخەفی الضەرەرین دائما لە دوو زەرڕە بچووکترینیان هەڵئەگرم ئەهوەن الشەڕین هەڵئەگرم مەفسەدەی عوزما بە مەفسەدەی ئەدنا لا ئەدەم فقهێکێ پێوتێ فقه الموازنە فقه الميزان لە نێوان یان فقه المەصالح لە نێوان دوو شتا کامیان هەڵەبژێری. ئەمە فقهێکە هەموو کەس دەستگیری نابێ بەڕاستی ئینسان کە زۆر نەخوێنێتەوە زۆر دیراسە نەکە قوڵ نەبێتەوە ئەم فقهەی دەستگیر نابێت کە لە نێوان دوو شەڕە کامیان هەڵەبژێرێ لە نێوان دوو خەیرە کامیان هەڵەبژێرێ چۆن ئەدۆزێتەوە کامیان شەڕەکەی کەمترە کامیان با بڵێن شەڕەکەی زیاترە یان کام مەسلحەتە گەورەترە کام مەسلحەتە بچووکترە. ئێمە کاتێککە ئەچینە خزمەت قورئان هەمومان بیستومانە کە ئەصحاب الأخدود گەنجێک پاشایەکی بە چۆکە هێنا هەموو بیستومانە قسەکەی دوور و درێژە نامەوێت لێرە لە خزمەتانە بە تەفسیل باسی کەم یەک مەبەستم لەم چیرۆک و داستانە هەیە ئەویش ئەوەیە ئەم پاشایە گیرۆدە ئەبێ نازانێ ئەم مناڵە چۆن بکوژێ ئەم مناڵەی کە وشەی شایەتومان بە زمانی خەڵکە ئەدا دەی ئەم مناڵە خۆی ڕێگە پیشانی ئەم پاشایە ئەدا کە تیرێ بێنە لە پێش چاوی خەڵک هەڵبواسە بڵێ بسم الله رب الغلام بەناوی خوای ئەم غوڵامە ئەم پاشای خۆی ئەڵێ من خوای عالەمم ئەم مناڵێ ئاعترافی پێ بکە لە پێش چاوی خەڵک کە ئەم خوا نییە خوایەکی تر هەیە تەواو دەستەوسان بۆ ناتوانێت ئەم مناڵە بکوژێ یەک لە پێش چاوی خەڵکاڵە بسم الله رب الغلام بەناوی پەروەردگاری ئەم غوڵامە تیرەکەی ئەوەشێنێ تیرەکە ئەدا لە مناڵەکە ئەیکوژێ خۆ کوشتنی ئەم مناڵە خۆی ڕێگە ئەدا خۆی ڕێگە پیشانی ئەم مەلیکە ئەدا کە بیکوژێ بەڵام لە پەرای ئەوەیە ئاعتراف ئەکات ئەم مەلیکە بەوەی کە خوایەک هەیە لەم باڵا دەست و خەڵک گوێیان لێتی خەڵک ئیمان هێنن دواتر هەمویان ئەسووتێنرێت لەسەر ئیمانەکەیان بۆیە پیانەتی ئەصحاب الأخدود چاڵی زۆر گەورەیان بۆ هەڵەکەن و هەمویان ئەسووتێنن لەسەر دینداری و خواناسی خۆیان بەردەوام ئەبن لە کاتێکترە لە وەختێکترە بە تەفسیل چیرۆکەتان لە خزمەتە باسەکەم. ئەمەی کە گرنگە بەلامەوە لێرە ئەم مناڵە خۆی ڕێنە پیشاندەرە بۆ کوشتنی خۆی کەوابوو ڕێگاکە کە خۆی پیشانی پاشای ئەدا کە بکوژرێ ئەم ڕێگایە ڕێگایەکی هەڵەیە لە شەرعا ڕێگەی پێ نەدراوە ئینسان نفسی خۆی بخاتە ئەو تەهلوکە گەورە بەڵام لەبەر ئەوەی مەبەستەکە گەیاندنی پەیامی خوایە جەل جەلالوه ڕێگە دراوە و شریعەت تەئیدی ئەکا و خوای گەورە لە قورئانە وەصفی ئەصحابی ئوخدودەکە یان کاتێک لە جزئی لە سوورەتی كهف أما الجمعان سورة كهف كأخوانين سورة كهف زور قورية لراسية إنسان أجر بز لخزمة تفسيري سورة كهف أبوه سيبسيتي هموج يعني إنسان لنا سورة كهف أخوان ريتو قناعتي إنسان لنا سورة كهف أخوان ريتو يعني بين بيرشا يخوض خضر عليه السلام يت سفيني كومالي هجار كونكا آخر أما خو رجايك خرابة بلام لبروي لبشتا ومصلحتي كي جورة هي مصلحتك باراستني ئەم بەلەمەیە بۆ کۆمەڵی خەڵکی هەژار کاتە دوای چاکی کەنەوە کاسبی باشی پێ بکەن سێرەکەی لەبەرەوەی مەسلحەتەکەی باشە خەضر بە ئەمری خوا جەل جەلالوه ئەم کارە جێبەجێ ئەکا کەوابوو ئێمە ئەبێ تێبفکرێن بزانین مەسلحەتی ئومەتی ئیسلامی لەکوێیە لە چه شوێنێکایە کەسی موسڵمان هەندێک فتاوای نەوەتەکان هەبوو زۆرینەیان جێ ملاحەزە و هەڵەن ئەبێ هەموو زەمانێک ئینسان سیر بکە زەمان بەرەو کوێ ئەڕوا فتاوای نوێ بەتایبەتی خەڵکی موسڵمان کە هێتە ناو مزگەوتەوە بێ عەقڵیەتی زۆر گەورەتر فراوانتر بێ خوا جەل جەلالوه لە قورئانە باسەکە ئەشهوری حەرام 4 مانگ هەیە کە جەنگ تیانە حەرامە کەچی خوای گەورە مەجال ئەدا موسڵمانان جەنگی تیاکەن لەبەرەوەی کافران ئەهاتن فرسەتیان ئەهێنا لەو 4 مانگە هێرشیان بۆ موسڵمانان هێنا خوا مەجالی موسڵمانەدا کە شەڕی تیا بکەن و جەنگی تیا بکەن بۆ چونکە مەسلحەتەکە ڕاستە ڕێگایەکە کە خوا منعی کردووە بەڵام ئەیکاتەوە لە پێناو مەسلحەتێکی گەورەترە لە هەندێک جارە ڕێگەت پێدراوە کە درۆ بکەیت جاری وە هەیە ژن و مێردێک سەیرەکەی کێشەیەکیان هەیە تو ئەکەویتە بینیان کەسێکی مصلحی لە نێوانیانە خوا مەجالی داویتە تێ لەگەڵ
ئافرەتەکە ئەڵێ کاکە چوومە لای ئەم پیاوە قسەی باشی بەرامبەر بە تۆ کرد تۆی خۆشەوێ ڕێز بۆ تۆ دائەنێ لەگەڵ پیاوەکە بە هەمان شێواز ئافرەتەکە ئەم قسەی لە حەقیقەتا وا نییە بەڵام لە شەریعەتا ڕێگەی پێدراوە ئەمە ڕێگاکە خراپە بەڵام مەبەستی کەسەکە مەبەستی ئیسلاحە یان غیبەتکردن کەسێک پرسیاری کەسێک لە تۆ ئەکە لە شەریعەتا مەجالێ پێدراوە با کەسێکە خۆشی پێی ناخۆش بێ ئەبێ بە صدق و عەدالەت ئەو کەلیماتانەی کە لەسەر ئەو کەسە هەن یا ئەو خراپەکاریە هەن بیانڵێ ئەگەر بزانی ئەم شوێنە ئەم موقعی ئەوەیە کە تۆ ئەم کەلیماتانە بڵێ بۆیە سێرەکەی غیبەت خۆی حرامە بەڵام لەو کاتە ئەکرێتەوە درۆ حرامە لەو کاتە ئەکرێتەوە کەوابوو شەریعەت لەسەر مەصالحی زۆر گەورە بنیاد ئەنرێ هەندێک جار ڕێگا حرامەکانیش حەڵاڵ ئەکرێت لە پێناوی چیە لە پێناوی مەصالح فتوایەکی ئیبن تەیمیە هەیە کەسێک پرسیاری لێ ئەکا ئەڵێ من ئەبمە والی شوێنێک بەڵام کێشەم هەیە لەم شوێنە یەهود و نەسارا هاتوون کۆمەڵێ باجیان بەسەر خەڵکەوە داناوە هەر کەس ئەبێتە والی ئەبێ ئەم باجانە ئەو کۆی کاتەوە زوڵمیشی تایە بۆ خەڵک ئەبێ کۆی کاتەوە تەسلیمیشی لە بەرامبەرە ئیبن تەیمیە چ فتوایەکی بۆ ئەدا پێی ئەڵێ تۆ بچۆ لەو شوێنە ئەو شتە جێبەجێکە جائیزە بۆ تۆ بەڵکو ئەفزەڵترە کە تۆ لەوێ بی نەوەک کەسێکی خراپ بڕاتە ئەو شوێن سەری ئەم فکر و ئەم عەقڵە گەورەکەن کە ئەمڕۆ لەلای موسڵمانان نییە ئەفەرمێ هەندێک جار واجب ئەبێ لەسەر کەسی موسڵمان شتێک کە مەحظوور و حرامە بڕوا جێبەجێکە لە پێناوی مەصالحی موسڵمانانە بۆیە زۆر کات هەندێک جار گەنج و شتیوە پرسیارەکان ئەرێمەوەسا دروستە لەناو دەستگای ئاسایشە لەناو دەستگای پۆلیسە لەناو دەستگای دژە تیرۆرە نازام لەناو دەستگای ڕاگەیاندنە نازانم چی ئەمانە کارکەین دروستە بەڵێ دروستە چونکە تۆ ئەڕۆیتە ئەم شوێنە مەصالحی ئومەتی ئیسلامی ئەپارێزی هەتا سەر ئەم وڵاتە وڵاتی بێدینەکان نییە وڵاتی ئەهلی مزگەوتە ئەبێ ئەهلی مزگەوت پەراوێز نەخرێ ئەبێ لە هەموو سوچێکی ژیانە هەبێ بۆیە چەندین جار ئەمەم تیکرار کردوتەوە کە مەصالحی خەڵکی ئیماندار لە پێش هەموو شتێکەوە بەتایبەتی لەم ڕۆژە کە ئومەی ئیسلامی نەفەسی نییە بە هیچ شێوازێ بە هیچ لایەکە بڕوا واجبە لەسەر گەنجی موسڵمان کەلەبەرەکان بدۆزێتەوە لە هەموو سوچێکە هەبێ ئێمە شتێکمان هەیە لە جیهانە پێوتێ حرەکەت الظل ڕێخستنی سێبەر یا جموجوڵی سێبەر سەرەتای ئەم ئیشە ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ دروستی کردو کە هەموو ئەمیرێک کەسێکی پەنهانی لە پشتیەوە دانابوو عەمری کوڕی عاص هەر هەڵەیەکی بکردە بەیانی نامەی عومەری کوڕی خەتاب ئەگەیشتە دەستی طبعا عەمری کوڕی عاص پێوتێ داهیەة العەرەب لە کاتێک ئەگەر خوا لطفی کرد حیاتی باسەکەین گەورە پیاوێکی زۆر عەزیمە حتى لە زمانی بڵاوبوونەوەی پەتای تاعونی زۆر خەتەر لە شامە ئیمامی عومەر هیچ چاری نەما وتی هەر چۆنێکتان کردو عەمرم بۆ پێیاکەن بە عەمری وتی چی بکەین هەرچی ئەکەین ئەمە کۆتایی پێ نایە تاعونێ بڵاوبەتەوە موسڵمانان گیرۆ دەبوون فەرمووی 3 ڕۆژ ئیجازەم بدە 3 ڕۆژ بیری کردەوە بزانێت چی بکەن موسڵمانان لەم تاعون و بەڵایە کە ڕووی تێکردوون دوایی هات فەرمووی ئەی ئیمام ئەمر کە هەموو موسڵمانان هەر کەسە بە تاقی تەنها بە شاخ و بەناو دۆڵەکانە بڵاو بنەوە هەموو کەس بە تەنها بژی قەت دوو کەس پێکەوە نەژی هەمویان بڵاو بوونەوە هەر یەکەی لە سوچێکە لە 3 ڕۆژە نەخۆشەکە کۆنتڕۆڵ کرا خۆ تەبیبیش نەبوو دکتۆر نەبوو بەس داهیە و عاقڵێکی زۆر گەورە بوو عەمری کوڕی عاص ئەگەر هەڵەیەکی بکردایە بەیانی زوو نامەی عومەری کوڕی خەتاب گەیشتە سەری کە بۆ ئەو هەڵات کرد بۆ هیچ مەسئولێک نەبوو لە مەسئولەکانی زمانی عومەری کوڕی خەتاب کەسێک لە پشتیەوە نەبێ ئاگاداری بکە بزانێت لە ڕووی دینداریەوە دینی سۆنە زوڵم ناکە خراپەکاری ناکە خراپەکاری بڵاو ناکاتەوە حتا عەمری کوڕی عاص هەموو ئەوانەی دەوروبەر گومانی لێ ئەکردن هەمویان دەرکرد ئەخیرەن هەر نامەکانی پێ ئەگەیشت ئەخیرەن گومانی لە خێزانی خۆی کردبوو کە لەو ئەچێ ئەو بێ شکاتی بکە هەموو جارێ لە عومەری کوڕی خەتاب و نامەکان بگەنە سەرسەری بۆیە ئەمڕۆ جیهان بە حرەکەی ظل ئەچێ بەڕێوە موسڵمان ئەبێ سێبەر بێت لە هەموو شوێنەکە وجودی هەبێت ئەگەر چوویتە شوێنێکەوە کارت کرد مەهما کان دەستگایەکی عەسکەری بێ اقتصادی بێ چونکە هەندێک دەستگای اقتصادی زۆر حەساسەیە لە عەسکەری زۆر گرنگترە مەحاکیم بێ چونکە ئەمانە زۆر گرنگن بۆ بنیادنانی دەوڵەتی موسڵمان بڕۆ لەو شوێنە ئەگەر 100 خراپە هەبێ
تۆ توانیت لەم سەد خراپە یەک دانیان کەم بکەیتەوە تۆ کارت کرد بۆ ئومەتی ئیسلام نەوە کرا یەک دانیان ڕێگریت لێ کرد ئێمە موسڵمان ئەبێ ئەم عەقڵیەتە گەورەتر کەین و گەنجی موسڵمان ئەبێ ئەم فکرە گەورەتر و فراوانتر کە تا بتوانێت کارکە ئێمە یەک سەدەیە خەڵکی موسڵمان خۆمان جیا ئەکەینەوە لە خەڵک خۆمان دەیان بزوتنەوەمان دروست کردووە ئەنواع بزوتنەوەی ئیسلاحی و چەکداری و فکری و یعنی لە هەموو ڕۆکانەوە سبحان الله نەمانتوانی کە لەناو ئەم هەموو بزوتنەوانە بە درێژایی مێژووی 100 ساڵ بەرهەمێکی وها بدەینە دەستەوە غەیری ئەوەی کە پەیامەکەی خوامان دەست بە دەستگەیانە یەکتر کە ئەمە ئیشێکی زۆر گەورە بوو ئەگەرنا پیاوێکی وەکو جەمالەدینی ئەفغانی پیاوێکی وەکو محەممەد عەبدە کە ئەمانە مەدرسەی ئیسلاحیان لە سەرەتا دروست کرد تەسەووڕکەن هەموو جیهانیان هەژان بەڵام نەتیجە نەیانتوانی بستێ لە زەویش حکم بکەن زۆر شتی گەورە گەورە لە مێژووی عالەمی ئیسلامیا کراوە بەڵام پیاوی زۆر گەورە کاریان کردووە کارەکان لەبەرەوەی جۆرێک لە جیاکاری تیا بوو نەمان ئەتوانی کارەکان جێبەجێکەین زەمەنی ئەوە هاتوۆتە پێشەوە خەڵکی موسڵمان بەدەستێکی زۆر پەنهان لە هەموو سوچێکە هەبێ مەرج نییە ڕێخستنەی خەڵک کۆکاتەوە نە دینێک خەڵک کۆکاتەوە مەساڵحی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵک کۆ ئەکاتەوە بۆیە ضرورە پێداچوونەوە بکەین بە هەندێک لەو ئەفکارانەی کە لە زیهن و مێشکمانە چەسپیوە و مەساڵحەکان هەمیشە سیرکەین و بزانین چۆن موازەناتەکەین ئەمەی کە عەرزم کردن لە ئاستی ئومەتە بەخوا لە ماڵەکەشتا ئاوایە لە کاروباری ژیانی ڕۆژانەشتا ئاوایە لە ماڵەوە سێرەکەی لەگەڵ مناڵەکان تا چۆن تەسەڕوفەکەی چۆن هەڵس و کەوتەکەی چۆن لەگەڵیانە ئەژی ئللا تۆ ئەبێ ئەمەت لە پێش چاو بێ بزانی کام مەسلحەت وەرەگری کام مەفسەدەت ڕەد ئەکەیتەوە لەوە ئەچێ لە ماڵەوە هەندێک جار مەفسەدەتێکی بچووکە بێ مەجبور بی ئەم مەفسەدە بچووکە جێبەجێکەی لە پێناو ئەم مەفسەدەیەکی گەورەتر ڕوونەدا بۆیە جاری وا هەیە باوکێ وەکو بەرد وایە لە ماڵەوە مناڵەکانی هەموو ئەخلاقیان سەقەت دەرەچێ بۆ چونکە هیچ مەجالێکی نەهێشتوێتەوە هەندێ مەجالات هەیە کە لە فقهی ئیسلامیا کراوەتەوە پێویستە باوەکان واقعانەتر بیرکەنەوە و بیکەنەوە مەجالەکان ڕاستە ئەم شتە گوناهە لە ماڵەکەی تۆیە ئەکرێ بەڵام بەم گوناهە بچووکە گوناهێکی گەورەت دوور خستەوە لە ماڵەکەی خۆت ڕاستە ئەم مەسلحەتە ئەفەوتێ لە ناو ماڵەکەی تۆیە بەڵام مەسلحەتێکی گەورەتر یەتە ناو ماڵەکەی تۆیە بۆیە کەسی ئیماندار لەگەڵ نەفسی خۆیە لەگەڵ ماڵ و مناڵیە لەگەڵ دراوسێ و دەوروبەریە لەگەڵ کۆمەڵگا و مجتەمەعەکەیە لەگەڵ هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم مەصالح و مەفاسیدەکان ئەخوێنێتەوە و ئەمڕۆ ڕۆژگارێکە بەڕاستی پێویستمان بەوەیە جوان لە مەصالح و مەفاسیدەکان بڕوانین هەمومان پێکەوە هەنگاو بنێن لعل خوای گەورە ئایندەیەکی جوان و بخوتمان ئەداتێ و ڕۆژی نەسڕەتی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ئەگەڕێتەوە خوای گیان داوات لي أكين بناوي جوانت بصفة برزت باسم عظمت لسرجم قناها كان من ببوري يا أكرم الأكرمين يا ربي خوايا قناه بأشكر أكردو ما نعفو منك قناه بپنهان كردو ما نعفو منك قناه نمن زاني كرد ما نعفو منك قناه زاني ما نكرد من حالا ما انكر يا إلهي عفو منك يا ربي پروردگارا رحمتو بزي خود بسر ما نببارينا عفو كرمي خود بسر ما نببارينا خوای داوات لێ ئەکەین لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە ئێمە چەند ڕۆژێکە لە پێناوی تۆیە بە ڕۆژوو ئەبین هانا بۆ جوانی و گەورەی تۆ ئەهێنین هانا بۆ ڕەحمەتی تۆ ئەهێنین دەی ڕەبی خوای گیان تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە ڕۆژوو خواناسی و تاعەتمان لێ وەرگرە یا رب العالمین یا ربی خوای گیان ئێمە لە بەرخاتی تۆ بە زمانی بە ڕۆژوو لەم شوێنە کۆبووینەتەوە یا ربی خوای گیان ئەم کەلیماتانەی کە ئێڵێن لێمان قبوڵ کە ئومەتەکەمان بخەرەوە سەر قاچەکانی خۆی سەرکەوتومان کە یا ربی خوای چاومان بکەرەوە لە ئاستی مەصالح و مەفاسیدی ئەم ئومەتەیە یا رب العالمین یا ربی خوای گیان سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە عاقبەتمان پڕ خێر کە لەم دنیای دەرمان مەکە بەبێ ئیمان یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ئیمانەوە ئەم ژیانە بەجێ بهێڵین یا ربی خوای گیان أخير كوتا وشي جيان من پروردگارا ببيت لا إله إلا الله محمد رسول الله يا ربي خويا داوال لي أكين بقوري خود بأمتي خوش بس قبول مانك يا ربي خويا لجر سيبري الله أو حشر مانك يا ربي خويا جان بر شفاعتي أو من بخيا أكرم الأكرمين
خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوک و خزم و کەسوکارمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببوورە گرفتەکانمان بۆ چارەسەر کە یا رب العالمین خۆمان تەسلیمی تۆ کردووە یا ئەکرەم الئەکرەمین ئەومان بێ حاڵ و ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵەکانی ساڵحکە ئەومان ئاژاوە لە ماڵیا هەیە یا ڕەبی پەروەردگارە ئارامی بەسەر ماڵیا ببارێنە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوای داوات لێ ئەکەین ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیاد کە پەروەردگارە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە حاجەمان زۆرە ژیانمان زۆر بە گوزەرایەکی ناڕەحەتە تێ ئەپەڕێ پەروەردگارە هەموو حاجەکانمان بۆ تۆ بەرزەکەینەوە بۆ یەک چرکە سادمەمان دەرە دەسی خۆمان تۆ خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە یا رب العالمین دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوای داوات لێ ئەکەین عاقبەتمان پڕ خێر و بەرەکەت کە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت کۆتاییەکانی حیاتمان پەروەردگارە ڕۆژانێک بێ باشترین ڕۆژەکانی عیبادەتمان بێ باشترین ڕۆژەکانی عیزەت و سەربەرزیمان بێ باشترین ڕۆژەکانی ڕزقی حەڵاڵمان بێ یا ربی خوای داوات لێ ئەکەین جوانترینی کاتەکانی ژیانمان بخەرە ئەخیری ژیانمان یا ئەکرەم الئەکرەمین یا ئەرحەم الراحمین یا ربی خوای داوات لێ ئەکەین مردوەکانمان چاوەڕێی ئێمن پەروەردگارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر مردوەکانمانە ببارێنە یا ربی خوای گۆڕستانی مسلمانان ئارام کەرەوە یا رب العالمین یا ربی خوای لە هەموو جیهانە مسلمانە لە هەر شوێنێکە وەفاتی کردو گۆڕی لە هەر شوێنێکایە ئێمە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە ئارامی بەسەر گۆڕەکانیانە ببارێنە دەرەجاتیان عالیکە و بەرزیان کەرەوە یا رب العالمین یا ربی خوایە تۆ زۆر کەریم و بەخشندە تۆ زۆر دەوڵەمەند یا ئیلاهی ئێمەی فەقیری زەعیفی زەلیل هانامان بۆ دەرگانەی تۆ هێناوە پەنامان بۆ ڕەحمەتی تۆ هێناوە خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایانەمان قبوڵ کە خوایە ئەم دوعایانەمان وەرگرە پەروەردگارە چۆن لەم مزگەوتا خەڵاتێک کردین کۆت کردینەوە پەروەردگارە داوات لێ ئەکەین لە بەهەشتا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کۆمان کەرەوە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواه يقول لقناه من الشيء وجبوري خواه لمن قبولك